16 ساڵ بەسەر ڕاگەاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان تێپەڕ دەبێت کە کار و مەبەستی سەرەکی ئەم ڕێکخراوە خزمەتکردنی چون و توێژی قوتابیانە لە سەرجەم شار و شارۆچکەکان. سکرتێری ڕێکخراوی قوتابیان جەخت لە بەردەوامبوونیان و خزمەتکردنی زیاتر دەکاتەوە بۆ توێژی قوتابیان. لە ئەمڕۆ 16 ساڵیادی ڕاگەاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پیرۆزبایی لە تەواوی کادیرۆندامانی ڕێکخراوەکەمان ئەکەین هیوای سەرکەوتنیان بۆ خوازینەوە سڵاو و ڕێزیش بۆ هەموو ئەو براو خوشکە بەڕێزانە ئەنێرین کە ساڵانێکی پێشوو لە کاری ڕێکخراوەیە کاریان کردو دیارەوەی ئێستا هەیە بەرهەموو ڕەنجی ماندووبوونی ئەوانەی پێشووەوەی ئێستاشە. لێرەوە ئێمە لەم ساڵیادا بەڵێنی خزمەت بە توێژی قوتابی خوێندکاران دووپاتەکەینەوە و هاوکاری تەواوی دام و دەستگاکانی پەروەردە و خوێندنی باڵا بین لە پێناو بەرەو پێشچوونی پرۆسی پەروەردە و خوێندنی باڵا و بەو شێوەی کە لەگەڵ ستانداردە نوێیەکان و جیهانیەکان بگونجێت. ئەندام و کادیرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە داگیرساندنی مۆمی 16 ساڵەی تەمەنی ڕێکخراوەکەیان خۆشحاڵن و وەک خۆیان باسی دەکەن 16 ساڵ بە ئەندامبوونیان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ئەوان جێگای شانازیە کە لێ ڕێکخراوێک ئەندامن کە داکۆکەری ڕاستەقینی مافەکانی قوتابیانە و ساڵانە بەخۆبەخشی خزمەت بە هەزاران قوتابی دەکات. ئەمڕۆ ئێمە لێ کۆبوونەوە بۆ ئەوەی پیرۆزبایی خۆمان و ساڵیادی خۆمان بکەین وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە چەندەها ساڵە هەوڵ و کۆششی خۆی داوە بۆ ئەوەی هەماهەنگ بێ لەگەڵ قوتابیان و خوێندنگەکان و من هەر لە قۆناغی ناوەندیمەوە تاوەکو ئێستا کە گەشتومە بە زانکۆ ڕێکخراوی قوتابیان هەوڵ تەقەڵایەکی جوانی داوە بۆ ئێمە و هەوڵی داوە لە ڕێگەی سیمینار و پێشکەشکردنی خۆل و ڕێکخراوی قوتابیان جیا لە ڕێکخراوەکانی دیکە بۆ زیاد دەکرێتەوە کە هەوڵ و کۆششی خۆی داوە بۆ کردارە جوانەکانی و بکردەوە جوانەکانی هەوڵی داوە ڕێگایەکی جوان و ڕێگەیەکی بێ خەوش و بێ خەڵتە بۆ قوتابیان بکاتەوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە کوردستان کە ئەمڕۆ ساڵیادی دامەزرانێتی 16 ساڵ بەسەر ئەم دامەزرانێدا تێپەڕ دەبێت بەڕاستی بەکار و چالاکیەکانی بە خزمەتکردنی قوتابیان لەوە ڕێکخراوەکانی تر زیاد دەکرێتەوە کە زۆر بە ئەکتیڤ و چالاک و کارایانە توانیوەتی خزمەتی قوتابیان بکە و لە هەمووان گرنگتریش ئەوەیە کە ببێت جیاوازی هەموو چین و توێژەکانی قوتابیان توانیوەتی خزمەتێکی باشیان پێ بکات لە خولەکانی سەرکەوتندا لە گەشە پێدانی مرۆییدا لە وەرزش و چالاکیەکاندا لە چەندین بابەتی جۆرا و جۆری جیاوازدا. ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک ڕێکخراوێکی پیشەیی ئۆرگانێکی کۆمەڵی ئیسلامی لە 2003 ڕاگەیەندراوە و ڕۆژ بە ڕۆژ گەشەی زیاتری کردووە و ئێستا خاوەن 17 ناوەند و زیاتر لە 120 لق و زیاتر لە 3000 ئەندام و کادیرە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەبێ ڕاچاوکردنی دەنگ و ڕەنگ و ئایدەلۆژیا خزمەت بە سەرجەم قوتابیانی کوردستان دەکات. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.